أم كتابانا أو كتابانية كبختي شاوصاغ نسراو إما كردومانا ببرايل. أما السرجمي خو كردو ببرايل؟ بلى. شن كتابة كردو تاسا ببرايل تو؟ شن كتاب كردو ببرايل؟ والله أوي كبيش مع بوبرين من مدرسي زمان عربي بوم أو قواعداني كوتو معنا توكردو معنا ببرايل أو آيناني كبيش مع بوخ وتو معنا تو بدرس كردو معنا ببرايل أو ثاني تريش كخوما بيش بوغير بيش قال تلبار خومان بيش ما بيش وحزم عليه كردو معنا ببرايل. باش ما وصلت شن صار خدمتك كانت وكو ما وصل من ساڵی 1990 بووم بە مامۆستا ساڵێک لەم تۆسە دەرچم و تۆتەوە لە باقیەکەی تریتە لە 2000 تا 2014 لە پەیمانگای نابینان بوو. واتە لە متوەسطەی شاوساغان دەرسەوتەوە؟ یەک ساڵ دەرسەوتەوە؟ بەڵێ یەک ساڵ دەرسەوتەوە؟ یەک ساڵ بەڵێ. ئیتر ئەمان لێرە داوایان کردم بڵێ پەیمانگای نابینان هاتن داوایان لێ کردم و جانم ئەمانەوێت تۆ نەخەڵوی بەلای ئێمە بەس تۆ ڕەزامەندی دەربڕی حەقی هیچ نەبێ کەی وتیان بڕۆ ئیتر منیش وتم باشە. چەند خوێندکارە فێری خوێندنەوەی بڕایل کردووە لە نابیناکانە؟ وەڵڵاهی نازانم چونکە من وەکو پێم وتی 16 ساڵ لێرە بووم 16 ساڵ تەلەبە خوێندوێتی لە لای من ئیتر بڵێن پۆلی شەشی تەواو کردو ڕۆیشتووە هەبوو پۆلی نوێی تەواو کردو ڕۆیشتووە. ئێستا من نازانم تەلەبەکان چەند بوون بەڵام من کە هاتمە پەیمانگا تەنها پۆلی چواریان هەبوو. لە پۆلی چوارەوە من دەرسم پێوتن عەرەبی بڵێن عەرەبی پۆلی 4 و 5 و 6م پێوتن ئیتر لا ئێمە ڕۆشتین چون بۆ متەوەستا. ئەم بەڕێزی کە ئێستا لە نامۆ دانیشت بوو یەکێک بوو لەوانە لەو تەلەبانە ئێستا خۆی لێرە مامۆستایە. واتە خوێندکارەکانێ بوون بە مامۆستا؟ بەڵێ قوربان بوون بە مامۆستا. ئاوی کە ئێستا قسەیەکردەوە ئەو کچەوە محامیە یعنی یاسای تەواو کردو ئێستا لەبێ من بوو. یەکێک بوو لە تەلەبە زیرەکان. بەڵێ هیچ یەنەوە بۆ لەو سەردان تەکەنەوە تەلەبەکانێ؟ وەڵڵاهی ئیتر خۆتە زانی نابینا تۆ جەهینی هەیە بڵێن گرانی هەیە بۆ هاتوچۆ ئەمانە ئەگەر نەژێن بۆ لام تەلەفۆنم بۆکەن و قساکەین بەیەکەوە ئاوا هەیە. دیاترین قوتابیەکانێک کە بوون بە خوێندنیان تەواو کردووە چی و چیان تەواو کردووە؟ وەڵڵاهی ئیتر هەیە مێژووی تەواو کردووە هەیە عەرەبی تەواو کردووە هەیە یاسای تەواو کردووە هەیە هەمان ئێستا ماستەری تەواو کردووە خوێنە بۆ دکتۆرا هەر تەلەبەی من بووە. ئیشەکەی خۆتە خۆشەوێ؟ بەڵێ ئیشەکەی خۆتە خۆشەوێ؟ ئای چۆن ئەرەوەڵڵا. ئێستا چیەکەی بە چی و سەقاڵی؟ وڵا ئێستا دەردهینەکە وتی من خانەنشین بووم ئێستا من هەر قورئانە خوێنم و ئەچم بۆ مزگەوت و دەرس ئەڵێمەوە لە ماڵەوە و یعنی دەرسی قورئان ئەڵێمەوە و دەرسی نەحو و سەرف ئەڵێمەوە عەرەبی وە ئەمە بەسم عەرەبیە نەحو و سەرف ئەڵێمەوە. ئیتر هەر کەسەکە هەر دەرسێ بخوێنە هەیە حەدیثە خوێنێ دەرسی پێ ئەڵێم